لە تاکە کەناڵی ئەهلی بێلایەن NRT سڵاوی مەحەمەنوویتان لێبێ. ئەم شەو تەوەری گرنگ کە لەسەر شەقامی سیاسی کورد پێویستە قسەی لەسەر بکرێ مەسەلەی سوێن خواردنی ئەو 5 وەزیرە کوردەیە کە بەیانی لە بەغدای پایتەخت سوێن دەخۆن. بەشداری کردنی کورد لە حکومەتی نوێی عێراقیدا چی دەگۆڕێت؟ وە چ مانایەکی سیاسی پێیە؟ وە چ پێگەیەک بە کورد دەدات؟ ئایا ئەم 5 کەسە دەتوانن یاریکەرێکی سەرکەوتوو بن؟ یاخود تەنها کات بەسەربردنە؟ کات بەسەربردن هەم بۆ کورد هەم لایەنی بەرامبەرەوە. کورد دەتوانێت چی بکا لە بەغدا؟ سەرکەوتوو دەبێ؟ ئایا عەبادی دەتوانێت تەجاوزی سیاست و ئەقڵێتی مالیکی بکە؟ یاخود پرۆسەی سیاسی لە عێراقدا پرۆسەیەکی چەقبەستووە و هیچ کەسێک ناتوانێت ئەم پرۆسەیە تێپەڕێنێ. بۆ قسەکردن لەبارەی سوێن خواردنی وەزیرە کوردەکان و هەروەها پرسی کورد و هەروەها ئایا ئەم وەزیرانە بە یەک نیشانەی پرسیاری گەورە دەتوانن شتی گەورە بکەن وە گۆڕانکاری لە حکومڕانی سیستەمی حکومی عێراقدا بکەن؟ میوانداری بەکر حەمە سدیق ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی یەکگرتوو، هەروەها بەڕێز ئاسو عەلی سیاسەتمەدار، سوپاسانەکەین. سەرەتا کاک ئاسۆ گەرە پرسیار لە بەڕێزە بکەم. 6 وەزیر دەچنە بەغدا. من لە پێشەیەکێکا وتم 5 بەڵام شکور بوون بە 6. 6 وەزیر دەچنە بەغدا. دەتوانن چی بکەن؟ یاریکەرێکی سەرکەوتوو دەبن و دەتوانن ئەوەی پێی دەوتێ مەنزومەی حکومی و حکومڕانی گۆڕانکاری تیا بکەن و عەقڵیەتی حکومڕانی وەکو پێشتر نەبێ؟ بەسپاسەوە بۆ وەڵامی ئەو پرسیارە من وای نابینم کە بەدڵنیایی توانا و لێهاتووی هەر کەسێک لە هەر بوارێکی کارکردنە جیاوازی لەگەڵ کەسێکی ترا هەیە، بەڵام بابەتی بڕێنەرەوە لە ململانی و دەستکەوتەکانە ئەمە نییە. سەرڕای ئەوەی ئەو بەڕێزانە بەشێکیان ئەزمموی پێشووتریان هەیە کە لە ئەزمونونەکانی پێشوویانە ئەگەر سەرکەوتنیشان هەبێ من بەش بە حاڵی خۆم دەرکێ و سەرکەوتنەم نەکردو، ینی هەست بە هیچ جێدەسێکی و بەڕێزانە ناکەم کە پێشتر بەشداری بوون و ئەوانش کە ئێستا بەشداری ئەەکەن لە دۆخێکی وەکو ئێستادا بڕوان ناکەم ڕۆڵیان لەوانەی پێشوو کاریگەرتر بێ. بۆ چونکە بەڕاستی ئەو بەشداری 5 وەزیر یا 6 وەزیر یا تەنانەت 10 وەزیر لە حکوومەتی عێراقیدا وەکو ململانەی گورز پشڕێنەی بەرژەوەندەکان نییە چەند زۆرتر بن ئەوەنە بەرژەوەندی زیاتر بۆ گەلی کوردستان بەدەست بێن، بەڵکۆوەیە کە ئەم بەڕێزانە چه هێزێکیان لە پشتەوەیە. ئەمان وەکو نوێنەری گەلی کوردستان دەچنە بەغدا. گەلی کوردستانیش خاوەنی سیستەمێکی سیاسی و کارگێڕی خۆبەڕێوەبردنە لە هەرێمی کوردستانە کە پێگە و بەهێزی ئەم سیستەمە دەدێڵێ هێزی دڵ و هەناوی ئەوانە لەوێ کە بتوانن بە هێزی ئەم پاڵپشتەوە ململانیەکان بۆ ئاڕاستەیە بەرن کە لە بەرژەوەندیانە. ئەم هێزە هێزێکی پتە و دامەزرا و جێگیری ئەو تۆ نییە کە بتوانێت لە ململانە سیاسیەکاندا کارتی بەهێزی هەبێ بۆ گفتوگۆکردن، بتوانێت ئاونەکانی بەدەینکی بەرز بڵێ. و نمونەی زیندوی ئەم قسەیەش بەوە ئەبینم کە بەشداریکردنی ئەم جارەی گەلی کوردستان و پێکاتی کوردستان لە حکوومەتی عێراقا فاشلترین شێوازی بەشداریکردنە نزیک بووەوە لە ئیهانەکردن، یعنی گەیشتە حەدی ئەوەی کە بۆ نیو سەعات لەسەر وەڵامی کورد نەوەستن کە ئایا بە چ میکانیزمێ بەشدارەکە. کورد لای خۆیەوە سێمانێکی دوایە کورد فەشەلیەناوە لە سیاسەتی پەیوەندیکردن لەگەڵ بەغدادا. بەڵێ باش کاک بەکرد هەموو حیزبە سیاسیەکان دەڵێ ئێمە ئومێدێکمان نییە لە بەغدا بتوانرێ عەقڵیەتی سیاسی گوتاری سیاسی گۆڕانکاری بەسەردابێ، بەڵام هەمووشیان بەشداری پۆستیان کرد. سەرتا سوپاسی بەڕێستانەکەم. بسم الله الرحمن الرحیم. من نازانم کێ ئەو چه هێزێکی سیاسی و قسەی کردووە، بەڵام بە تەسەووری من بەشداریکردنی ئەمجاری کورد لە بڵین دەسەڵاتی عێراقیە چ وەکو وەزیرەکان بێت چ وەکو جونگەکانی تری دەسەڵات بێت لەسەر ئاسی دەسەڵاتی عێراقی، ئەگەر ئومێدێک نەبێ بە چاکبوونێک بە تەسەووری من سیاسی خۆی دەخەڵەتێنێکە چێتە ناو پرۆسەیەکەوە پێی وایە کە هیچ شتێکی پێ ناکرێ.
من لەگەڵ کاگاسوال لەوە کۆکم لەوەیە کە بەفیالی ئەم بەشداریکردنی ئەم جارەمان بەشداریکردنی درەنگ وەختە و کاریگەری نابێت سەبەکەشی ئەوە نییە کە وەزیرەکان لاوازن یا وەزیرەکان بەهێزن پێم وایە وەزیر لە وەکو پۆستێکی سیاسیە لە سەر جیهازێکی تەنفیزی دەوەستێ کۆمەڵێک ئەوامیر و نەواهی بۆیەت و جێوەجێ ئەکات ئەو وەزیرە کەسێتی وەزیر زیاتر ڕنگدانەوەکی لەسەر ئاسی وەزارەتەکەیتی نەک لەسەر ئاسی سیاسیەکە کە کول دەتوانێت ئەنجومەنی وەزیران عقلێتی عەبادی بە یەک وەرەقە بە یەک قەڵەمی بەسیط بودجەی هەرێمی بڕی لە کاتێکا وەزیری مالیکی ببوورە لە کاتێکا وەزیری دەرەوە کورد بوو جێگر کورد بوو وەزیری بازرگانی کورد بوو کۆمەڵە پۆستی وەزیری تەندروستی کورد بوو یانی مالیکی بە یەک قەڵەمی بەسیط مەوزوعە پەیوەندی بە بودجەی بڕی پەیوەندی بە وەزیرەکانەوە نییە ئەم مەسەلەیە يعني بتصوري من مالشي طبعا مخالفي دستوري كركا وكاري كد يعني اگر مو سلب روشات ناو بردم انجمني وزيران او بو بروسي بشوازي كسرشتي ويا سيد دستوري خوي بريو او كاربو شوازنا ابو بلام مالشي لو تنها ليك صاري خولي برلماني امام ملاحظه ما كدو زيات لسي صار سيجار خرقي دستوري كدو مالشي بلام بيم او موضوع زيات الربطي با بەشداریکردنی ڕاستەقینی کورد خۆی لە هەموو جۆگەکە دەسەڵاتی عراقی قورسایی کورد خۆی من پێم وایە کورد هەژمونی قورسایی خۆی و هەرێمی کوردستان بەکارنهێناوە بۆ زەختکردن لەسەر حکوومەتی عراقی بۆی کەوا ملی پێکەچکە بیچەپێنە بۆ ئاراسەیە کە هەرێمی کوردستان خۆی دەیەوێت کاتێک هەرێمی کوردستان ئەو قورسایی خۆی بەکارنهێنە وەزیرەکانی لاواز دەرەچن پەرلەمانتارەکانی لاواز دەرەچن وەکیل وەزیرەکانی لاواز دەرەچن هەموو بوونی کورد لە ناو جۆگەکانی دەسەڵاتی عراقی بوونێکی لاواز و زەعیف و بێکاریگەر ئەمەش دەستوری کردووە لە زۆر حاڵەتە لە ڕابردوودا بەڵام نادوانیە لە ئێستادا کورد ئەوەندەی بانگەشە و ئەوەندەی ملتەزیمە دەستور بپارێزین تاکە لایەنە کە ئیلتیزام بە دەستورەوە دەکات پێم وایە دەستور شتێکی نووسراوە ڕەنگە جوانترین دەستور و باشترین دەستور بەڵام ئیلتیزام نیە دەستور خۆ شتێک نییە ملزەم کە پێوەزبی پێوەی لە وڵاتانە وەدەزانم خاڵی تەنها خاڵێکی جوان کەما بێتەوە قسەکردن لەسەر دەستور ینی من وا دەزانم کە لەبەر کە دەستور شەرعیەتێکیە خەڵکی عێراق دنیاوەتە خەڵکی کوردستان دنیاوەتەیە تۆ ناکرێ باسی دەستور نەکەی ناکرێ باز لە هەوەس و ئارەزوو بکەی ناکرێ باز لە سەلیقە بکەی ناکرێ باز لە سیاست و لە کۆمەڵە شتەیە بیکەی بەدەر لە کایەکانی دەستور ئەو کاتە تۆ یەکەم کەسە بکەی ئیتیهامەکەی بۆی کەوا خەرقی دەستوری کردەوە پێم وایە کورد دەبوو شەڕی دەستوری بکردایە هی هەژمونی هەرێمی کوردستانی وەکو قورسایی هەرێمێک کە مؤسساتی دەستوری تایە پەرلەمانی تایە حکوومەتی تایە وەکو ئەو هەژمونی بەکاربهێنایە من وا دەزانم کە ئەوەی نەکردو بەلایەنی کەم سەرکەوتوو نەبووە بەتەسەوری من نەخێر کاریگەر نەبووە نەیتوانێت ئەو کاریگەری هەبێ بەلایەنی کەم ئێمە وەکو کای پەرلەمانی کە خۆمان کە لە پەرلەمان نبووین ئەومان هەست پێ نەکرد زۆر باشە کاگاسۆ ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە یەکێک لە ڕووماڵەکانی ئەم کەناڵەیە ئەو جملەی و دەڵێ ئێمە بەڵێ بەشداری دەکەین لە بەغدا بەڵام هیچ ئومێدێکیشمان نییە کە گۆڕانکاری لە عەقڵێتی سیاسی ڕووبدا ئەگەر ئومێد نییە لە گۆڕانکاری ئەگەر لایەن وایە عەبادی هەمان مەدرسەی مالیکیە و دوجار سیستەمێک هەیە کە ئێستا پێوترێ بە شیعەکردنی سیاست و تەهمیشکردنی هەموو لایەنەکانی تر ئەی بۆ کورد جانتای پێچایە و ڕۆشتەوە بەرەو بەغا ڕەنگە بەشێ لە وەڵامی پرسیارم لەوەی وەڵامی پێشوە ئاماژەدا بێت چونکە کورد بژاردەی لە بەردەستانیە وە خۆشی وای کردووە کە بژاردەکانی زۆر بەرتەسک و کەم بن لە دەستدان و بەکارنهێنانی هەلو دەرفەتەکانی پێشووی حکومڕانی لە کوردستانە وای لە کوردستان کردووە سەیری گشت بوارەکان بکە کە ڕەنگە دەوڵەتمانە کرد پێش باسی دەوڵەت پێویستە کۆمەڵە هەنگاوی تری ئامادەسازیت بۆ دەوڵەت هەبێ ئێمە سەیری سیستەمی سیاسیمان کە سەیری سیستەمی کارگەڕیمان کە سەیری سیستەمی ئابووری و داراییمان کە سەیری سیستەمی پەروەردەمان کە بە هەر بوارێکە دەردێڵێ دەست بۆ شوێنێبەری وێرانیە بە پێکاتێکی ئاوەوە سەرڕایی ڕەنگە ئەمە 100% نییە دەستکەوتیش بۆڵام و دەستکەوتانە لە قەدەری پێویستەکان لە قەدەری توانەکانی بەردەست لە قەدەری مەترسی و ئاستەنی دۆخەکە بە هیچ جۆرە قەبیل بەراوردکردن نین بۆیە کە دۆخێکی واو تۆ ئەچیتە سەرمێزی گفتوگۆ ئەچیتەوە بەژاریکردن لە حکوومەتێکی ئێتلافی فرەپێک هاتە بەهێز نیت پێگەت بەهێز نییە ئاماژەت بۆیە کە بە تەلەفۆنێکی مالیکی میزانی هەرێمی کوردستان و موچەی خەڵک بڕراوە ئەمە ئاماژەیە بۆچی ئاماژەیە بۆ ئەوەی کە تۆ سیستەمێکی ئابووری و دارایی واتدا نەڕشتووە بتانی بەرگەی گوشارێکی وان نادەستوری بگری سیستەمەکەت سیستەمێکی ڕۆژبەڕێبردن و کاربەڕێبردنێکە لایەنەکەی تر بخێنیە بۆ ئەوەی مالیکی ناو دەنەی نادەستوری لە بەرامبەردا مالیکیش کۆمەڵێک
ئەدیلە و کۆمەڵێ قەناعەت پێکەری پێەیە لەوانە دەڵێ نەوتی هەرێم ماقۆل نییە ئەمە جملەیەکە یەکێک لە تەسریحەکانی مالیشی دەڵێ خەڵک پارەی بەسرا بم بە خەڵکی زاخۆ بەڵام پارەی زاخۆ خەڵکی بەسرا ئیسیفادەی لێنەکە یعنی بۆ لایەنەکەی تریش نەخوێنینەوە ئەمە بەهانەیەکی بەهێز نییە وەلو ڕەنگەم بەرنمەیە دەرفەت بۆ نە و بابەتی کار بۆ خۆی ڕەنگ بە چەند بەرنمەیەک هەڵبگرێ بۆ باس لێکردنی بەڵام یەکەم هەنگاوی ناردن دەرەوەی نەوت بە بۆری لێگەڕێت لەوە پێش بە تەنکیوانە چۆن بووە بە بۆری وەکو کاردانەوەیەک بۆ بڕیارەکەی ئەو بوو نەک بڕیارەکەی و کاردانەوە بێ بۆ ناردن دەرەوەی نەوت ئەمە مەوزوعێکی ترە بەڵام ئێمە زۆر دەستوریش زۆر لە مافەکانی بۆ کورد دەسەبەر کردوش بکەین باش کە لێەوە دانی پیادانانیان وە سیاسەتی نەوتی بەدەر لەوەی کە ناشەفافە بەدەر لەوەی کە بە میکانیزمێکی ڕوون و ئاشکرا کاری لەسەر نەکراوە بن بە یەکێ لە سەرکەوتنەکانی حکومڕانی کوردستانی ئەزانن لا دوایە ئەم جارە کورد دەتوانێت سەرکەوتوو بێت لە بەغا بڕوان ناکەم چونکە یەکەم تۆ لەگەڵ ئەقلێتێکە ڕوبەڕووی کورد هێشتا باسی جیاوازیەکانی جعفەری و مالیکی و علاوی و عبادیەکە یعنی ئەم جیاوازیانە جۆرێکە لە شەوتمان جعفەری خراپە مالیکی هاو مالیکی باشە مالیکی خراپ بوو ئەو عبادی هاو پێ دەچێت یەک سیلسیلە ناوی تر بێت ئێمە کێشەمان لەگەڵ سیستەما هەیە لەگەڵ لەگەڵ ئەقلێتێکا ڕوبەڕووین کە ئەقلێتێکی پەراوێزکارانەی خۆسەپێنەرانەیە ئیتر ئەمە کێل لەسەری دەسەڵاتی جێبەجێکردنی ئەم حکومڕانی و ئەقلێتا بێ جیاوازی بچووک نەبێت جیاوازی گەورەی نابێ و نمونەی زیندوو ینی تۆ لەوە تەماشاکە ینی لە پشت هەمویانە سەر ڕای مەزەبگەرایەکەیان ئەقلێتی شۆفێنیستانی قوڵیشیان لە پشتەوەیە و لە بەرامبەر ئەوەشە نادەوڵەتمەداریەکیش لە ڕەفتاریانە هەیە تا ئێستا موچەی سنووری ژێر دەسەڵاتی داعش لە بەغاوە دابی نەکرێ موچەی خەڵکی هەرێمی کوردستان دابین ناکرێت ئەگەر بەهانەکە بە ناردن دەرەوەی نەوتە داعشش نەوتە نێرێتە دەرەوە سەر ڕای ئەو هەموو پشتیوان و یارمەتی کە هەر لە دەروجیرانەوە بۆی دیێ و زۆر باشە کاگاسۆی نەسەرم خاڵە گرنگانم کاک بەکرد لە دامەزرانی دەوڵەتی عێراقیەوە باز لەوە دەکرێت تەسیسی دەوڵەتی عێراقی لەسەر کۆمەڵی خاڵکە سەرۆک وەزیرانی ئەو کاتە نەقیب نووسیەتی و کە سونەی کردووە بە مەرکەز و پاشان شیعی تامیش کرد و کوردیش تامیش کرا سیستەمێک یەتە ئاراوە کە بەردەوام سونە حکومڕانە شیعە لە پەراوێزدایە ئێستا معادلەکە گۆڕاوە بە تایبەتی لە دوای ڕوخانی سەدام ئازادکردنی عێراق هەر ناویشی لێ بنین لە دوای 2023 شیعە حکومڕانە و هەمان پرۆسە دووبارە دەکاتەوە لە دوای ئەم نەخشەی سیاسی لە عێراق ئەگەر بە کورتی بڵین نەخشەیەکە بەردەوام ئەوەی حکومڕانە عقلێتێکی دیکتاتۆر و ڕەجی دیکتاتۆریەت لە ناویا هەیە یعنی ئەوەی کە گۆڕانی سەرچیە لە مەوزوعات دەبینی کە لە سەرای دەرزوونی دەوڵەتی عێراقی و هەتاوەکو سەدەمی مەلەکی شتێک نییە بە ئاراستێکی زۆر ڕوون و ئاشکرا ناوی حرەکەی شۆڤینی بە بەرامبەر بە کورد و کوسڵتە ئەنجام درابێت دەسەڵاتێک بە کورد نائیبی هەوە لە بەغا شەرەکەتی هەبوو لە عسکەرا هەیبووە لە دیشا هەیبووە لە قۆی ئەمنی داخلیا هەیبووە بەڵام دوای ئەوەکە ئەو انقلاباتانە دروست هەبێ نەزرێکی شۆفینی بەرام لە سڵتەی عێراقی بەرامبەر بە میلەتی کورد و نەتەوەی کورد دروست هەبێت و ئەو شۆڕشەیەک لە دوایەکانی کە کورد کردوێتی بۆ سەرنەوەی ئەو مافەوە بەڵام ئەوەی کە ئێستاکە لە حکومی مالیکی و بەڕاستی لە حکومی بەراشیعەکانە سەری هەڵاوە دیاردەیەکە کە لە پێشتر لە نەم شۆڤینەکانی عەرەبیشانە بوو لە نەم سونەکانیشانە بوو ئەوش ئەوەیە کە ئەو نظری کە جاران هەبوو بەرامبەر بە کورد تەنها سوڵتە هەیە ئەوانەی کە لەگەڵ سوڵەتا هەیان بوون ئێستاکە نائیبێک بۆی کەوا سەوتی زیاتر بێنە لە ناو وەسەتی شیعەیە ئەبێ قسەی زیاتر بە کورد بڵێ ئەم سەرهەڵدانی ئەم جۆرە حیسە شۆفینە ئەم هەستە شۆڤینە لەناو مجتەمەعی شیعەیە دیاردێکی زۆر نامۆیە شیعەکان وانە بوون بەرامبەر بە ئێمە پێم وانە بوو کە جاران ئەگەر کەسانێک دژاتی کوردیان کرایە قسان بە کورد بوو تایە سەوتێکی زیاتریان بهێنایە قەدر و احترامیان زیاتر بووە بەڵام ئێستاکە ئەو زۆربەی ئەو نائیبانەی کە لە ناوچەکانی وەسەط و جنوب بوون هاتوونتە ناو پەرلەمانی عێراق و هەندێکیان دوای دەڕۆنە ناو مفاسیلەکانی دەوڵەت دەبن بە وەزیر بە تەسەووریین بەشێکی زۆریان شیعارەتی دژ بە کوردیان زۆر هەیە هەڵەی کورد نەبوو بەشێکی زۆری سقەی تەواوی یا بە لایەنە شیعەکان هەموو هێلکەکانی قسە سەبەتی شیعەوە من پێم وانێ کەوا کورد پێویستە لەگەڵ خەسمەکەی خۆیان بە حوسنی نییە مامەڵە بکە لە سیاست تا شتێک هەیە باسی مەساڵح هەیە باسی حوسنی نییە و برایەتی و دۆستایەتی و شتان لە ئارانیە هیچ کەسە بۆ ئەجنحەی خێرخوازی نهاتوتە ناو دەوڵەتی عێراقی هەموو کەس بۆ مەسلحەتی خۆیاتوە کورد مەفروض زوان نەبوو تەسەووری بەرامبەر بە جەناحەکانی شیعەوە بێت کە ئەمان خەڵکیی خێرخوازن و کە برایەتێکی ڕاستەقی لەگەڵ کورد مامەسا بەکرد پرسیارێک هەیە کورد لەگەڵ خۆیدا کە سیاسە دەکا میکاڤیلیانە سیاسە دەکا هەموو حیزبە سیاسەکان بەڵام لەگەڵ بەغایە زۆر بە برایانە و فریشتانە سیاسە دەکات لە کاتێکە سیاست بە نیەت پاکی و نیەت چاکی نییە یعنی چی باز لەوە دەکرێت نیەتی عەبادی بەرامبەر کورد باشە نیەت هەیە یاخود کورد
هیچ مەرجێکی نییەوە هیچ کارتێکی بەدەستەوە نییە. نا من تێناگەم ینی ئەو تەسریحەکە من نەبیستۆ نبینیەوە لە ڕاستیەکی ئەو تەسریحیەوە بەڵام تەسریحێکی هەڵەیە چونکە ئێمە هەموو نائیب لە بەغدا بووین بەڕێز دکتۆر حەیدەر عیبادی سەرۆکی لیژنەی مالی بۆ لە پەرلەمانە ئەمە بینومانەوە شتێک لە حەیدەر عیبادی ڕووی نەیەوە تەنانەت قاتەکەی گۆڕانی بەسەر نەهاتووە عقلی ئینسانە ئاسان نییە بۆ لە لەحظە و پێم وایە ئێمە سیستەمێکی گشتی هەیە و عەرزم کردی لە سەرەتایە وتم کە بیرکردنەوەیکی گشتی هەیە کە جاران تەنها سوڵتە و بیرکردنەوەی هەبوو بەرامبەر بە کورد ئێستا مجتمعێک ئەو حازینە کۆمەڵایەتی کە ئەو خەڵکانەی هێنێتە ناو پەرلەمان و ناو حکوومەت حازینەیەکی شۆڤینیە حازینەیە کە ئێستاکە ئامادەی تێدایە دژاتی کورد کە ئامادەی بڕۆ سەیری فەیسبووک کە سەیری سایتەکان کە سەیری مۆقعەکان بزانە ناو مجتمعی ئەو درزە گەورەتر نەبووە لە نێوان عەرەب و کووردا بە بڕای من گەورەتر بووە بەڵام ئێستاکە من پێم وایە سەرکردەکانی شیعە بە تایبەتی ئەفەندەکانیان دەبوایە ئیشان لەسەر ئەو مەجالە بکردایە کە نانهێڵایە ئەو مەسافەی لە بینی کورد و شیعە هەیە گەورە ببێ بەڵکو ئیش لەسەر گەورەتر نیەکەن ئیشی لەسەر ئەوە دەکەن کە بە قسەوتن بە کورد بە سوکایەتیکردن بە کورد بە ژایەتیکردنی کورد سەوتی زیاتر بەدەستبێن ئەمە من پێم وایە ئەمە حاڵەتی زۆر ترسناکە دەبێ سەرکردەکانی شیعە زۆر ئاگاداری بن من ئەوم تا ئێستاکە لەناو ڕجالەدینەکانی شیعە نەبیستۆ لە دوانە نەبێت جەلالدین سەغیر و چەند کەسێکی دیکەیان ئەو تەسریحاتیان ناو زۆربەکەی ئەوەکانی دیکە دژایەتیان کردن تۆ دەبینی لە ئالی حەکیم لە تاریخە بەرامبەر بە کورد موقیفی زۆر گەورەیان هەبووە کە بەڕێز مامجەلال لە چەند شوێنێکە باسی لەوە کردوون کورد بۆ فادارە بەرامبەر موقیفانە بەڵام ئێستا بە بڕوای من نەک دەسەڵاتدارەکانی شیعە و ئەفەندەکانی شیعە لەسەر ئاستی عێراق پێم وایە مجتەمەعی شیعەش بەرامبەر بە کورد نەزەری گۆڕاو کە ئەوەش حاڵەتێکی زۆر خەتەرناکە سەبەبەکەی ئەوەیە شیعەکان خۆیانە یا سەبەبەکەی ئێمە نەزەری گۆڕاوە بەرامبەر کورد بە بڕای من نەخێر ئێمە لە ئاخر جارەکە وەفدێکی پەرلەمانیمان تەشکیل کرد بە کە ڕۆژین سەدانی هەندێک لاوانەمان کرد بەرامبەر بە ئێمە شتێکی خراپیان نەبوو بەڵام من پێم وایە نەزعە تائیفەکان زۆر تەشەنەی کردووە زۆر گەشەی کردووە زۆر گەورە بووە من پێم وایە لە ئاستێکایە پیان وایە ڕۆژ بە ڕۆژ ئەو سیقەی لە بینی کورد و شیعە بەرەو لاوازیە ئەی ئال سەدرەکان ئالی سەدرەکان ئێمە طبعاً ئەوانمان نبینی ئەوان خۆیان بە خۆمخۆرێکی باشتری عێراقەزانە لە هەموو ئالەکان من پێم وانیە کە لە ئایندی نزیکە ئالی سەدرەکان بتوان لە ڕووی سیاسی و لە ڕووی تەنانەت فکری و ئایدۆلۆژیش بتوان قیادی مجتمعی شیعە بکەن بەرامبەر بە هیچ جۆرە گۆڕانکاریەک ئەوان تەیارێکی متەزەمێتن تەیارێکی داخراون لە ڕاستیە خەڵکی متەنەویریان هەیە بەڵام بە زۆرینەوەکو گشتی من پێم وایە کە تەیارێکن مؤهل نین بۆ ئەوەی کەوا بەفعلی کورد لە داهاتووە بتوانێت دۆسایەتێکی هەمیشەی لەگەڵ ئەوانە ئەگرێ بە زۆر باشە کاگاسۆ ئێستا خەریکە داواکاری کورد و بەشداریکردنی وەزیرەکان تەنها بۆ ناردنی بودجێ و موچەیە قسەیەک هەیە ڕەنگە لەسەر کووردا زۆر بە باشی تەطبیقێ ئەڵێ ئەوەی لەسەر لە شەڕا دەیبینەوە لە مفاوەزاتە دەیدۆڕێنین حکوومەتی عەبادی تەشکیل بوو چاوەڕێی کوردی نەکرد حکوومەتی عەبادی تەشکیل دەبوو سوێنی دەخوات تازە سەرکردایەتی سیاسی کورد کۆ دەبووە بڕیاری دەدا مەرجی نەبوو هیچ مەرجێکی کورد قبوڵ نەکرا یعنی نازام ئەم بەشداریکردنە دەچێتە چ خانەیەکەوە بەشداریکردنێکە تەنها بۆ ناردنی بودجە و پارەیە یاخود دەکرێت بە شەریکێکی سیاسی کورد وەکو شەریکێکی سیاسی دەبێت لە عێراقا ئەو بابەتە گەورەیە کە شکستی سیاستمەدارانی کورد بەڕوونی ئاشکراکە کە لە سیاست بەڕێوەبردنە لە عێراقا هیچ دووربینی و استراتیژێکیان بۆ کارەکانی خۆیان نییە و ئێمە گەیوەتە دەم هەر کەسێکی سادەش کە چوار بابەتی بنچینەیی کێشەن لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا ئەم چوار بابەتە بنچینەیە بۆ نمونە لە ڕێکەوتن نامەی هەولێری پێشودا لەگەڵ مالیکی بۆ دروستکردنی حکوومەتەکەی ئەو ببوون بە بابەتی گفتوگۆ و لە بەرنامەی حکوومەتە جیان کرابووە ئەم جارە کورد هیچ ڕۆڵێکی لە داڕشتنی بەرنامان نەبوو و هیچ ڕێکەوتنێکی لەگەڵ عەبادیان نەبوو هیچ مەرجێکی کورد قبوڵ هیچ کورد ئەبوایە لە دۆخێکا بواە بە پێشمەرجەوە بەژاری حکوومەت بکە یعنی سادەترین پێشمەرج کە لە دەرەوەی مەرجەکانی تر بواە چکە و داواکاری نێوە مافێکی لە موسەرەتاییە ئەبوایە موچەی خەڵکی کوردستان بواە یعنی ئەبوایە بە بێ وەرگرتنی ئەو موچەیە دەسەڵاتدارانی کورد بیان توانێت ئەوەنە ئیداری کوردستان بن بە بێوەرگرتنی ئەو موچەیە نەچنەوە بەخا با بیان تا ئەم وەرەقەی زەختە بووە بە زەخت بەدەست بەسەر ئەمریکیەکانیشەوە کە بیان تا ئێوە گوشارە خەنە سەر ئێمە بۆ بەشداریکردن لە حکوومەتە وەرن گوشار بخەنە سەر مالکیش بۆەوەی هیچ نەبێ ئەو مستەحقاتە سەرەتایانەی مافی خەڵک پێش بەژاریکردن و موافقەتی ئێمە جێبەجێکە ئێستا چوونەتەوە بۆ بەژاریکردن لە بەغا دوێنێ گوێم لە تەسریحێکی عەبادی بوو ئەڵێ بەغداش هاوشەوەی کوردستان تووشی قەیرانی دارایی بووە ئەمە تەمهیدێکە بۆ ئەوەی کە ینی مەرجەکەی خۆی بەسەرا سەپانی وەزیرەکانت دیاری کرد ئەچی سوێنی شەخۆی ئەنجام و ماتەڵە
بە نردنی موچەکەشەوە بکە. ئێستا ئەو ئێمە لە مانگی داین یعنی مستحقاتی 2 مانگ نێراوە لەم ساڵە هی ئەویشی موچە نەک میزانێ بەگشتی کە وایە یەک لەسەر 12 دەمانی میزانی عێراق ئێکەواتە بۆ بەشداریمان کرد بناردایە وازەحە ئەنجامی چینەوەی ئەو شکستەیە و خۆشباوەڕەکانی پێشووی کووردە کە ئەمریکا داوای کردو ئەمریکا داوا لە تۆکە تۆ داواچێ لە ئەمریکا ینی کورد ئەوەنە لە ئەقلێتێکی خۆ بەکەمزانی و لە موقعێکی لاوازە و مامەڵە لەگەڵ دۆخە سیاسەکانەکە و ئەزانێ قسەی بەرامبەرەکانی ئاەتە و ئەزانێت تا ئێستاش ینی سیاسەتمەداری کورد لەوە تێنەگەشت بێت کە ئەمریکا مامەڵە لەگەڵ واقعاکە مامەڵە لەگەڵ ئاونەئاکە تۆ لە ڕێوە ئاەکی بۆ حازربی بۆ ئەو چ مەجبورە مەرجی تۆ قوبوڵ کات و مەرجی تۆ بخاتە سەر کارد بەڵام دیسانیە مۆسەر و خاڵەی تۆ ئامادەنیت بۆ ئەوەی پێداگری بکەیت چونکە وەزعی ناوخۆت لە هەموو ڕۆکانەوە شلۆقە بۆیە ناتوانی پێداگریکی ئەو تۆ بکەی کە بتوانی بیبیتە سەر زۆر باشە ئەو دوو هێزەی کە ئەبێکیان هاوارکە دایمە کووردا بێت لە پێشە هاواری باشە کاک بەکرد بەشداریکەم کۆمیتێکم لەسەر قسەکان سەبارەت بە مەسەلەی میزانیە ئێمە لە دوایین ساڵەکە لەگەڵ بەڕێزماریی و کاتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو پێشەوەیکەوە دەست لە کار بچێشێتەوە دانیشتێکی لەگەڵ پەرلەمانتارەکانە کرد باسی لە هەلومەرجی مەسەلەی بردننی معاش و شتەکە کرد مەسەلەی بردننی بۆجەکە کرد ئەو کاتە ئەزمێکی ڕاستەقینە لەسەر مەسەلەی میزانی 2014 هەبوو کە نەهات و دەنگی لەسەر نەئادرا باسی لەو نیسبەتانە کرد کەوا کورد نردوتی بۆ بەغدا ساڵێکیان لە 13 نردووە ساڵێکیان لە 32 ساڵێکیان لە 63 ساڵێکیان لە 100 هیچ ئەم نسبەتانی مالیکی تەمان ئێمە بە گومان و سیرمانە کرد بەڵام ئەگەر سیانزەکە بیکە بە 32 کەش بکە بە 60 بە 70 هیچەکەش بکە بە 50 تا کورد مقصرە لە نردنی میزانەکەیە کوردیا دەبێت لەگەڵ بەغدا بێ وەکو شەریکی نیشتیمانی قسە لەگەڵ بەغدا بکە یان دەبێت کورد باز لەسەر بەخۆی خۆی بکە بەڵام کاتە هەلومەرجە ئابووری و سیاسی و ئەمنی و ئەقلیمی و دەوڵەتیەکانی بە تەواوەتی زامن کرد بۆی کەوای ئەلانی ئەو دەوڵەتی خۆی بکە من پێم وایە کورد لەم مابینە هیچ کەمێنی نەکردبوو ئامادەیشی تێدا نەبوو من وا دەزانم زیاد لە پێویست حوسنی بەرامبەر بە مالیکی هەبوو کە تەوەقعی نەکرد مالیکی ئەو برایە قاسیە بە بۆشی بڕاتە سەر چونکە مالیکی لە منڕەتە تەنها سەرۆکی ئەنجومەنی وەزیران مالیکی وەزیری دیفاع مالکی محافظی بانکی مرکزیە مالکی وەزیری داخلیە مالکی وەزیری هەموو بڕگەسەرێکی و ئەساسی و حیوەکانی دەوڵەتی عێراقی لەبەرەوە بڕیاردانی مالیکی تەنها جەڕەت قەڵەمێک نییە یەک بڕیارە هەموو عێراق لەجاتی مالکی لەجاتی هەموو عێراق بڕیارەیە بۆیە کورد نەیتوانی بەرامبەر مالکی هیچ جۆرە ئیزاعاتی بکات چونکە هیچ وەرەقێکی زەختی نەبوو کە بەداخەوە شتێکی گەورە بوو بۆ کورد ئەگەر لە کاتێکا دەبوو عفو ئێمە لە کاتی خۆی ئەو شتانەمان ود لە ڕاستیە هەرچەند ینی ڕخنیان لێگرتین لەسەر ئەوانە لەسەر ئاستەکان هەندێک لە هەردوو حیزبی دەسەڵات پیانوتین ئەوەتان وتای بەڵام ئەو حقیقەتێکی گەورەیەکە باشە لەم بەشێکی گرنگە لە ئەو شتێکی کات بە سەرۆکاتی عەبادی کورد سەرکەوتووە بێ من وا دەزانم لە ئەوە تەنەبوویەکی سیاسی من وا دەزانم ئەو پێوەستە بە حەجم و قورسایی کورد خۆیە و بڕیاری سیاسی کورد خۆیە کام حەجمە من وازانم ئەگەر وەکو جاران بێ نەخێر ئەو 4 ساڵە بێ کە ئێمە لەوەدا کورد ئەگەر ڕێگەم پێگەی سیاسی خۆی پاراستووە لە بەشداریکردن لە حکومەتی عەبادیدا ئێمە قسە لەسەر ئەو وەزیرانە ناکەین ڕەنگە هەر یەکەیان ناوێکون و بەڕێزن و نوێنەری کوردن ئەچنا سەر کورسیەکی وەزارەت باش پرسیارەکەمانەوەیە کورد ئەتوانێت لعبەی سیاسی بکە یاخود ئەوەی کە ئەوترێت لە ناو ماڵی خۆیان شێرە و لە دەرەوە ڕێویە کاکە محەممەد نوریانی کورد نەزانم بژاردەکانی کورد چییە غیری بەشداریکردن چی ئەتوانێت بکە یعنی ئەو زەخت ئەقلیمێکە لەسەر کووردە ئەوە داعش لێەوە هاتە پێشەوە نزیک بۆ ئەگەر ئەمریکیەکان نەبوونایە و هیچ تحالف نەبووە چەند زەربێکیان لە داعشە ئێمە ئێستاکە لە هەرمی کوردستان شە بە ئارامی نەمانتوانێت بە ئێستا حەددا بنیشین یعنی هەر ئەو هێز ئەقلیمیان ئەو هێز نەودەوڵەتیان ئەتوان کارێک بەسەر کووردا بێنن کورد نەتوانێت معالەجی شتە ئەمریکانی خۆش بەو شێوە کەسانی بەشداریکەینەوە باشترەوە من وا دەزانم ئەگەر کورد بە حەجم و قورسایی جاران کاگاسو ئیشارەتی بۆ ئیتفاقی هەولێریا کە لە مجموعی ئەو نۆزدە خاڵێکی لە ئیتفاقی هەولێران و ساو مالیکی ملتەزیم و تەنها بەتەنها یەک خاڵیشانەوە دەبوو هەر لە ساڵی یەکەمە کورد زەختی بکردایەکەوە مالیکی بهێنایە بە چۆکە لەوەدا کە تۆ ئەم خاڵانە بۆچی ملتەزیمی پێی سەقفی زەمەنی هەبوو لە خاڵەکە باشە بۆ خەتاکە باشە ئێمە جعفەری خراپە مالیکی هاو باشە ئەڵێ مالیکی خراپە ئێستا عەبادیە
و دڵنیان پاش چەند مانگێشتیش دەڵێن عبادی خراپە. نا باسەکە باسی هەر کەسێک دەڵێ کە باسەکە باسی مالی چییە باسی حیدرئەبادی ڕاستە دروستە نسبیان ئەو مەسائلانە شخصی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەوری هەیە بەڵام لە سەدا هەشتای ئەو مۆزوع پەیوەندی بە شخصی ئەنجومەنی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە نییە. من پێم وایە ئایدۆلۆژیایەک هەیە جۆرێک لە هەلومەرجی سیاسی ئێستاکە هاتوۆتە کایەوە ئایدۆلۆژیایەکی تایفی لەسەر ئاسی عێراق ئێستا حاکمە بە قەنەعەتی وایە بێت تەرەفەکانی تر ئیقسا بکرێن بڕۆن دەرەوەی دەسەڵات ئیمانی بە هیچ شەراکەتێکی نیشتیمانی نییە ئیمانی بە شەراکەتی دەسەڵات نییە بە شەراکەتی پارە نییە بە شەراکەتی حکوم نییە ئیمانی بە هیچ شەراکەتێک نییە ئیمانی بە شەراکەتی تایفەکەی دیکە نییە ئیمانی بە شەراکەتی کوردیش نییە پێی وایە ئەبێ ئێمە وەکو قاتیل و مەقتول بەدوای ئەو دەسەڵاتەوە بین. ئایا کورد ئەمەی پێ قبوڵە لەم مەرحەلەی ئێستاکەیە ئەوە دەڕاتەوە بەغدا بم سیغەیە مامەڵە دەکات وەگەرنا وەکومانەی شەراکەتی نیشتیمانی بە بڕای من ئێستا کورد جگەل لەو ئەوەی کە وەزیرەکانی بنێرێتەوە پەرلەمانتارەکانی بڕۆنەوە بەغدا بەشداری بکاتەوە بە تەسەوور من کورد وەرەقێکی زەختی پێ نییە بیخاتە بەغدا بۆی کاوە بێت بە شەریکی فعال. کاگاسۆ خیاری تر لە بەردەمی کووردا بوو بۆ بەشداری نەکردن لە حکوومەتەکە عبادی لە هەوڵەوتمان نەخێر چونکە خۆی کورد خۆی گەیانەوە بنبەستێک کە بژاردە لە هەوڵەوتمانتان بژاردەکانی زۆر سنووردار و دیاریکراون ینی بژاردەی لەمە لە بینی خراپەکانە ئەمە کەمتری خراپیانە باش ئێمە ئەڵێن شکستێنین ڕەنگە کورد فشاری بەدەستەوە نەمابێ کورد ناتوانێت وەرەقەی زەختی بەکاربێنێ کورد ناتوانێت لە بەغدا دەنگی هەبێ سەنگی هەبێ تأثیر بکاتە سەر قەراری سیاسی ئەی کەواتە هەموو ئەمانە ناکەین ئەی بەشداریکردنەکەمان بەشداریکردنیشی دیکۆری نابێت ئەخۆ لە پێشتریشا ئێمە جێگری سەرۆک کۆمار کە تەها مەحیدین بوو کورد بوو ناو پێوەرانە پێوە ینی ئەگەر بەو پێوەرە پێوەەر نییە ینی ئێستا مەسەن بۆ نمونە هیوایە دڵی بۆ خۆشە کە وەزیری دارایی بەر کوردێک کەوتووە ئایا وەزیری دارایی ئەتوانێت مستەحقاتی هیچ نەبێ ئەم ساڵ ئەگەر بۆ ساڵەکانی تریش ئێمە لەوتەی هەین گۆرانی وە باڵای لە ساحەڤاڵین پاری ئەلانیان کرد کە نەخێت لە ساحەڤە نییە لە سادە و پۆینتێکە ناگاتن لە سا 11 بۆ ئێمە مستحقاتی هێزی پێشمەرگەی کوردستان کە بە پێی دەستور اعترافی پێکراوە بەشێک لە مەنزومەی دیفاعی عێراق مستحقاتی بڵێن تێچووی بەڕێوەبردننی هێزی پێشمەرگەی کوردستان لەسەر میزانەی لە سەدا 11 کەمترەکە سەرف کراوەتەوە کەواتە دیسان لەوەش دابەزین بۆ لە سەدا 6 میزانیە ئایا ئەوانە هەموو قەرزن لەسەر بەغا خۆی پێشمەرگە قەرزە لەسەر بەغا ئەگەر بن لە ڕووە یاسایی و دەستوریەکەوە تەماشای بکەی ئەمەی هیچ نەبێ ئەم ساڵ میزانی لەسەر 12 هەر دەمانگەکە قەرزی دەستوری و یاساییە لەسەر بەغا وەزیری دارایی توانێت چۆن بە تەلەفۆنێک بە وەزیری دارایی پێش و بڕاوە ئەمیش بە تەلەفۆنێک هەمووی سواری تیارێ بکە بینێرێتەوە بۆ هەولێر نەخێر چونکە مەسەلەکە ئەوەیە کە تۆ لە ململانێدا کارتی دەست چەند بەهێزە ئەتوانی چەند مەرجەکانی خۆ فەرزکەی ئێمە نەمانتوانیوە ئەو چۆن ناڵێن کارتی دەستمان بەهێز نیە لە کاتێکا سەرۆکی وڵاتێکی گەورە و ئەریقی وەکو فەڕەنسا لە هەولێر لە تەنیژ مارشی وڵاتی فەڕەنسا و مارشی ئەیڕەقیب سەرۆکی هەرێم پێشوازی لێ کرد دەڵێن هەولێر بۆتە شوێنێک بۆ ڕووکردنی و دەوڵەتەکان کەواتە کورد تەنها وەکو جەنگاوەرێک و شەڕکەرێک بەکاردێنن بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش ئەگەر کارتی بەهێزمان نییە ئەم ڕووکردنی و دەوڵەتیە بۆ هەولێر ئەوە ڕەنگە ئاماژەیە بێ بۆەوەی کە لە سیاسەتی ئێستای نێودەوڵەتیە پێگەی کورد ئەهمیەتێکی زیاتری لە جاران پیا کردووە بە حکمی ململانی هەرێمایەتیەکان بە حکمی شەڕی جیهانی دژ بە تیرۆر پێگەی کورد پێگەیکی بەهێزی پیا کردووە و ئەوانیش بۆ دروستنەوەی شەڕەکە لە ماڵی خۆیان پێویستیان بە مەیدانێکی تری شەڕە کە کوردستان لەسەر هێڵی ئاگری ئەم شەڕی سێمی جیهانەیە و پێویستیان بە هێزێکە کە بە پارەی ئەوان و چەکێوان و خوێنی ئەو هێزە شەڕەکە ببرێ بەڕێو بە پلەی یەکەم کورد ئەم کەرەسەیە بڕیاردەر نیە لەم شەڕە بەڵکو بڕیار جێبەجێکەرە لەوەشەوەی کە کورد استراتیجێکی باشی بە خۆی دانەڕشتووە سەرباری ئەوەی کە پێگە و هەڵکەوتەکەشی پێگەیکی ئالۆزە بۆ وەڵامی یەکەمیان کورد لە ناو خۆیان بە شەفافانە مامەڵی نەکردووە سیاسەتی نەوتی سیاسەتی دارایی سیاسەتی گومرگی لە هەرێمی کوردستانە جێی گومان و پرسیاری دەستەبژێری کوردستان لایەن و حیزبە سیاسەکانی کوردستان هەموو پێکاتی خەڵکی کوردستان بووە تۆ بە سیاسەتێکی واوە ناتوانانی یەک ڕێزیەک و پتەویەک لەناو خۆتە بەدی بێنی کە بتوانانی ڕوبەڕووی بەرامبەرەکەی پێ بیتەوە دووەم سێەم بە حوجە و بەڵگەی بەهێزە و ناتوانانی بچی محاججە لەگەڵەوە بکەیت و بیسەلمێنی ئەوایە کورد ئەم سیاسەتەنەوتەی کردوێتی من وەکو خاڵێکی پرشنگدار تەماشایەکەم بە مەرجێ بەو میکانیزمە ناشەفافە زۆر باش ئیدارە نەدراون بەڕێوە ببرایە بەڵام بوو باتیتایە ینی کورد بیوتایە
بەڵێ من بەپێ دەستور نەوتیشە نێرم هینیشتە نێرم هەمووشێ نێرمە بەغا بەو مەرجەی لە سەداحەفەی ڕاستەقینە لە داهاتی ئەم نەوتە بۆسان بجێڕێتەوە ئێستاژە ماقەیەکێ لە مەرجەکانی بەشداریکردن بێ مەخاڵێکە بلای من زۆر جێ سەرنجە ئایا ئێمە لە گفتوگۆکارمانە لەگەڵ بەغا ئەم چوار مەسەلە سەرکێمان هەیە پێشمەرگە خاک بە پلەی یەکەم پێشمەرگە نەوت میزانیە زۆر باشە کاک بەکرد ئەم شەژ یاریکەرە ئەم شەژ وەزیرە دەتوانن چی بگۆڕن و دەتوانن چی بکەن بۆ کرد وە چیان پێەیە و دەتوانن چی بکەن ینی هەموو چیەکان کۆ بکەینەوە لەوەی چیان پێ دەکرێت کاکە ئەم پێنج کەسە ئەم شش کەسە هەڵەکەی سەرەتای منە پێنج نەبوو شەش سوارچەکەەکانی ئەسپارتەنین تۆ بتوانانی شەڕی دەوڵەتێکیان پێ بکەی ئەمە کۆمەڵی خەڵکن ینی لە ناو جیهازێکی تەنفیزیە ئیشەکەن بەڵام جیهازی تەنفیزیەکی گرنگە کە دروستە لە ئەنجومەنی وەزیران بەڵام سوورەکەی زۆر دیاریکراوە ینی شتێک نییە کە بتوانێت تۆ سیاست بۆ تۆ بگۆڕ بێ بە تۆ بە کاگاسۆ ئەو قسە چۆندارە جێگیری سەرۆک وەزیرانی کوردە دکتۆر ڕۆژە وەزیری دارایی سەلاحەتی تەواوەتی کوردە هوشیار زێواریە کاکەم پێشمە بپارێ هەیە سەلاحەتی پارە لای وەزیری دارایی نییە وەزیری دارایی لە سنوورێکا نردنی پارە بۆ وەزارەتەکانی دیکە یاخود هێنانی پارە بۆ وەزارەتەکانی دیکە ئەژمارکردنی ئەو ئامادەکردنی میزانی لە ئەستۆ ئێودایە وەگەرنا لە ڕاستیا وەزارەتی دارایی جگەل لە تەنفیزکردنی ئەوامیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هیچ دەسەڵاتێکی دیکەی نییە خۆ ئێستاکە لە هەرێمی کوردستانی وەزیری دارایی باشە یەک پرسیاری سادە بکەین ڕەنگە هاوڵاتیەکی ئاسایی بەڕێز بەدیار ئەم بەرنامەی دانیشتوو بێ ئەڵێ موچە کە وەزیری دارایی دەست بەکار بوو دەتوانێت بێتەوە بۆم بنێرێتەوە بە بڕای من نەخێ ناتوانێت ئەمە داوای شتێکی لە وەزیری دارایی سەلاحەتی نردنی موچە و بووچە لە سەلاحەتی وەزیری دارایی ئەم مۆزوع پەیوەندی بەوە نییە کە بەڕێز فڵانە کەس وەزیری داری و بەڕێز فڵان کەس وەزیری دارایی نییە باسەکە باسی ئەوەیە کە وەزیری داری لە دەبنەڕێتە ئەو دەسەڵاتی نییە و کارە بکە ئەو بڕیارە بە ئەمە مۆزوعەکە پەیوەندی بە ئەنجومەنی وەزیرانەوە هەیە ڕاستتر پەیوەندی بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە هەیە مالیکی ئەوە کرد بۆ من پێم وایە جێگرەکانی ئەوانە ڕاستە شتی بشتی پرۆتۆکۆلین زیاتر ینی ئەو شانەکەن کە هەندێک ئیشی پرۆتۆکۆلیەکەن کە وەزیری بڕین سەرۆکی ئەنجومەنی وەزیران حضوری نێ ئەوان هەندێک لە ئیشەکانی ئەو بەڕێکن ئەوانە وەگەرنا مەسەلەی سەرفکردنی شەریکی سیاسی نین ئەو قسەکە لێرە ئەمە بڕۆمە سەر ئەو خاڵە کاتێکە کورد شەریکی ڕاستەقینی سیاسی بێن نە سەرۆکی ئەنجومەنی وەزیران هیچ وەزیرێک ناتوانێت دژاتی کورد بکە چ بە تەسریحاتی چ بە بڕیارەکانی بڕێدارایەکانی چ بە بڕیار ئەمنیەکانی لەبەرەوە من وا دەزانم ئێستاکە کورد شەریکی ڕاستەقینی سیاسی نییە لە بنەڕەتی ڕخنەی کورد لە بەغدا لەسەر ئەو مەسەلەیەوە کە بۆچی کورد ناتوانێت شەریکی ڕاستەقینی سیاسی بە و مالیکی ناڵ کە کورد شەریکی ڕاستەقینی سیاسی نەک کورد تایفەکانی دیکە و خەڵکانی دیکەشی خەسمە سیاسیەکانی دیکەشی وارێ کردبوو قبولکردنی کورد بەم ماوە زەمەنیە زۆرەکەوە ناتوانێت شەریکی سیاسی ڕاستەقینە و کاریگەر بێ ئەوە هەڵەیەکی هەرە گەورە و کوشندەی کوردەکە کردوێتی ئومێدەوارم کە لەم دەوری ئێستاکەیە نەهێڵێ ئەو دەورە بۆ شێوازە بڕۆ هەرچەندە ئومێدم زۆر نییە بەڵام ئومێدەوارم کە ئەو حاڵە هەبێت لە ئایندێکی نە ئومێدم کەمە بەڵام بەتەسەورم وایە کە کورد دەتوانێت ئەو کارە بکات ئەو سێمانە ناسێمانە باسی سێمەنگ ناکەم باس لە خولێکی تەواوی پەرلەمانی خولێکی تەواوی وەزارەتەکەم شەریک نییە گۆفێ ببووری بۆ ئەو قسەی ئەو من لە جێگری وەزیری دارایی پێشووی عێراق کە کوردە لەو بەڕێزم تەسریحی بیست کە وەزیری دارایی ئەتوانێت موچەی خەڵکی کوردستان بنێرێ من هیوادارم وابێ هیوادارم و خەڵکیش بەو هیوایەوە چاوەڕێی چوونەوەی بەغایە و لە چاو دەستکەوتە هەرە گەورەکانە هاتۆتە سەر ئەم دەستکەوتە لاوەچیە ئەگەر نەتوانن لە هەنگاوی یەکەمە بە بڕای من ئەوەش جێبەجێ بکەن و لەگەڵ سێن خواردنەکانە لە هەفتەی داهاتووە بە هەفتەیەک موچەی خەڵکی کوردستان نەنێرن بەڵام کاک بەکرد دەڵێوەکو ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانیش ئەڵێ سەلاحەتی وەزیری دارایی نییە موچە بنێرێ ئەمە قسەی تۆ ئەنجومەنی وەزیرانی سەر نەبێ نەخێ بۆ بە تایتڵیش ئەبێ بەرنامەکە ئەوە ئەگەر بڕیاری ئەنجومەنی وەزیرانی سەر نەبێ ناتوانێت بەتەنها ناتوانێت نەبڕاوەش بابەتێکی ترە ینی ئەمەش مستحقاتی دەستوریە لە ڕووی دەستوریەوە یەک لەسەر دوانزەی میزانیە ئەسڵەن کەس بۆی نییە نەک مەسەلی ماشە هەر بودجەکە ئەساساً مەوزوعی دەستوریە لەبەرەوە پێویستی بە سەلاحەتی ئەنجومەنی وەزیران نییە بە بڕای من وەزیری دارایی ئەبێت جێبەجێکا و ئەشتوانێت جێبەجێکا چونکە ئەمە بەپێ دەستور حەقێکی مکەفەل لەو کە ئەنجومەنی وەزیران ناتوانێت بەسەر دەستورە ئومێدەوارم ئەو کارە بکەوە من ئەوە ئەڵێم ئەگەر ئەوە نەکەن بە داوای لێبوردنەوە قسێ ئەو شێ بەکارێنم مانەوەیان شەرمە هەموو وەزیرەکان لە زۆر باشە کاک بەکر ئەگەر ئەو پرسیارە بکەین بەڕێزە کادرێکی پێشکەوتووی یەکگرتووی ئیسلامی کوردستانی کادرێکی پێشکەوتوونی بەس کادرێکی یەکگرتووی ئیسلامی کادرێکی باش بەڵام بووی بە ئەندام پەرلەمان ئەندام پەرلەمان کادری پێشکەوتوو ینی هەموو کادرێکە مەکتەبی سیاسی و سەکردایەتی کامێنین بەڵێ خۆبان بەر کادرێکی یەکگرتووم باوە شانەزیە بۆ من باشە هەموو کادرێک دەتوانێت بێ بە ئەندام پەرلەمان لە یەکگرتووە لایتەوە دەنگدانە خۆشەزانی زۆر باشە پرسیارەکە وەیە دانانی ئەو وەزیرەی یەکگرتوو چۆن بوو لەسەر
حسابی تەکەتولات و باڵباڵێنی ناوی یەکگرتو بوو یاخود لەسەر حسابی کەفاءەت و والله CV بوو. من بە بڕای من ئەوەیە کەم سیڤەکان دەوری هەبووە دوو یەکگرتووی خوشکان کەم ئۆرگانی سەرەکی و زیندون بڕاردن لەو مۆزوعەوەی کە من ئاگام لێتی کۆمەڵێک خەڵک داوایان لێکراوە کە خۆیان تەرشیحکەن بەڕاستی ئەوانەکە لە هەندێکیان دکتۆران هەیە هەندێکی دیکان لە خۆناغی دکتۆران هەندێکی دیکان خەریکی کاری ڕێکخراوەی خۆیان ڕاستی قبوڵیان نەکردووە بەیان خان بە ناچاری قبوڵی کردو ینی بەیان خان من پێم وایە بەیان خان من بە شەو ڕیفۆرمی ناوی یەکگرتو دوور کاک محەممەد ینی من خۆم ئاگام لێکەوە بەیان خان تەکلیفی لێکراوە بە تەسەوری من تەکلیفی لێکراوە هیچ لەو کەس ئافرەتە کەفو بەتوانانی کە ئومێدەوارم کە شەکی باش بڕێەوە بەرێ بەڵام بڕیای تەکەتول لە ناوی یەکگرتووی ئیسلامی کوردستان بڕیاری نایەوە نەخێ بەتەکید مەسئولم لەو قسەیە. زۆر باشە. ئایندەی کورد بە دوا دیار ئایندەی کورد لەم حکومەتەیە هەموو شەڕێکی گەورە شەڕەکە جیانی بێ شەڕێکی هەرێمەتی گەورە بێ گۆڕانی گەورە بە شوێن خۆیانێ چەند بۆ ئەو شەڕە ئامادەبی ئەوەنە تایە دەستکەوتە بێت چەند بۆی نائامادەبی ئەوەنە زیانی لەکەی لە ڕووی بابەتیەوە کورد هەلێکی مێژووی زۆر گرنگ و کاریگەری باڵکەوتووە ئێستاژ وەکۆڵێن نەچۆ بچێ ئەگەر بە بەرچاوڕوونی و ڕاوێژ و یەکڕیزیەکی پتەوە بچێتە ناو ملانەوە ئەتوانێت دەستکەوتی باشی. زۆر باشە بە یەک دێر ئایندەی ئەم شەش وەزیرە بەڕێزە لە حکوومەتەکەی عەبادی ناونا ئایندەی شش کەس کە نوێنەرایەتی کوردەکەن پەیوەندی بە هەڵوێستی کورد خۆیە پەیوەندی بە قورسایی هەرێمی کوردستان خۆیە بە پەیوەندی بە بڕیاری سیاسی کوردەوە هەیە بڕیاری کوردی سیاسی کورد بەهێز بێ ئەوانش بەهێز بن بڕیاری سیاسی کورد زەعیف بێ ئەوانش لاوازە بن بە بڕای من بەرپرسیارەتی ئەساسیش لەو مۆزوعات لەسەر پەیوەندی بە سەرکردایەتی کوردەوە هەیە کورد دەتوانێت ئەوە بڕیارە بات کە ئەوانە بەهێز بن یان بەهێز بن. زۆر سوپاسانەکەین سوپاسی ئەوەش دەکەین و هیوادارنی هەمیشە میوانی ئەنارتی بن کاکە کەناڵی ئەهلی بێلایەن بۆ تاوتۆکردنی مەلەفە گەرمەکان. سپاس بۆ ئێوەش.